بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی بەرنامەکەتان وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبمەوە. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرموون ئێوە ئەم راپۆرتە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان کەسایەتیەکە کە لە سەرەتای کاری وەزیفی خۆیەوە پلە بە پلە بە سەرکەوتوی و بەجانێکی لە خۆبردوو ئارامەوە قۆناغەکانی کارگێڕی بڕیوە و تا گەیشتۆتە جێگری پارێزگار. ئەم کەسایەتیە ناوی کاکە حەمە کوڕی سەعیدی فەقێ مەحمووی حاجی وسمان و شەمسەخانی سەعیدی حەمەفەنیە و بەبنەچە خەڵکی شارباژێڕ و دروستتر لە گوندی موبڕەوە هاتوونەتە سلێمانی. بەوتەی دایکی خوالی خۆشببوو عەلی کەمال کەپورێتی لە ڕۆژی 1927 لە گەڕێکی دەرگەزێن لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1948 ئامادەیی تەواو کردووە و 1952 کۆلێژی حقوق واتە یاسایی لە بەغدا لەگەڵ هەر یەک لە بەڕێزان ئەکرەم عیزەت نەجیب، جەمال حاجی شەفیق، ئەحمەد ساڵح قاسم، ئەفراسیاب ئەحمەد موختارجاف تەواو کردووە. ماوەی 1 ساڵ دوای دەرچوونی بۆتە پارێزەر و پاشان وەک ملاحیز ئیداریدا دەمەزرێت و دواتر دەبێتە مودیر ناحیە، قایمقام، جێگری پارێزگا لە شارەکانی دیوانی و سلێمانی و هەولێر. ماوەی 1 ساڵ دوای دەرچوونی بۆتە پارێزەر و پاشان وەک ملاحیز ئیداریدا دەمەزرێت و دواتر دەبێتە مودیر ناحیە، قایمقام، جێگری پارێزگا لە شارەکانی دیوانی و سلێمانی و هەولێر. لە ڕۆژی 1 ساڵی 1957 لەگەڵ خاتوو سەبیحە عەبدوڕەحمان فەتاح هاوسەرگیری دەکا و دەبێتە خاوەنی 4 کوڕ بە ناوەکانی ئامانج، کرمانج، ڕەنج، نەورۆز و کچێکی تاقانەش بە ناوی لەنجە. پاشان لە ڕۆژی 2 ساڵی 1970 کاتێ یاریدەدەری ئەمینداری گشتی دەبێت لە وەزارەتی ناوخۆ لە سەرخواستی خۆی خانشین دەکرێت. بەڕێز کاک حەمە سەعید فەقێ مەحموو بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنت دەکەین. زۆر سپاس دەکەم. ئەوەی کە لەم بەرنامەیە ئەبێ بوترێ شیکاریەکە بۆ هەموو ئەو وێنانی کە ئێستا لە بەردەستمانان و سەرگوزشتەی ژیانی تۆ لە ساڵی 1927ەوە هەتاوەکو ئێستا ئەژێڕێتەوە. ئێمە ئەمانەوێ یەکەم وێنە باسی ئەم وێنەیە بکەین. ئەمانە چیە؟ ئەمانە ئەوە باوکمە و دایکم. باش. سەرەتا با باسێکی باوکە بکەین. باش. باوکم ناوی میرجا سەعید فەقێ مەحموو بووە. فەقێ مەحموو کوڕی حاجی وسمان بووە. لە خێزانێکی دینی پەروەردە بوون. و باوکم پیاوێکی کاسب بووە، کەسابەتی هەمە جۆری کردووە. یعنی ئەوە نەبوو لەسەر یەک ئیش هین بێ دامەزرا بێ. لە پێشە بازرگان بووە، دوایی تیجارەتی تووتنی کردووە لە مەنتیقەی پێنجوین و ئەو ناوچانە کە وەختێک تووتنی کڕیوە هێناوێتی بەلۆری هێناوێنە بۆ سلەیمانی. لە سلەیمانی شەوە حواڵەی بەغایان کردووە لە هینی هەبووە کابراایەک کە تاجر بۆ لەوێ ئەو تووتنانەی تەسلیم بەوان کردووە و تووتنەکانیش بەسرە ئەو تووتنانەی کە هەبەوە بەسرە تیجارەکانی تریش عینی شت تووتنیان هەمووی حواڵەی ئەو ناوچەیە کردووە هەتا نەبووە بە ئینحیسار. کە بوو بە ئینحیسار باوکم ئیتر نەهێتوانی بچێ بۆ دێهات و تووتن بکڕێ. ڕەئەسەن ئەو تووتنانە حکوومەت وەریەگرت و حکوومەت پارەی دەفع کرد بۆیان. ئیتر دەوری باوکم نەمابوو لەو کردنی تووتنە. ئەوەی کە باوکت جێبەجێ کرد حکوومەت خۆی کرد. بەڵێ ئەوەندەی جەنابێت تەجروبەت لەسەر ئەوە هەبێ یان جەنابی باوکە بە ڕەحمەت بێ باسی کردووە چەند جۆر تووتن هەبوون؟ چەند جۆر تووتن دووسێ نەوە هەبووە. یەکەم شت تووتنی خوردە کە بە فەردە دانەگرت، تووتنی سامسۆنگ لە وا باو بوو لەو ناوچانەی کەوە تووتن زەرعەکرا. ئەو
توتنە پیانەوە توتنی سامسۆن ئەکرا بەداوەوە بە هینەوە دەزوەوە اینجا وشکە بوو بە تەواوی ئەو هینە بە سەوزی ئەیان کرد بە داوەوە و لە دوایە ئەنخرد ناو سنووقێکی گەورەی تەختەوە ئەنجا هەتا وشکە بوو کە وشکە بوو هینیانە کرد ڕایانە کێشا ئەیان کردە ناو سنووقەوە ئەوە نرخێکی تایبەتی هەبوو. کامیان لە هەمیان گرانتر بوو؟ وەڵا زۆرتر ئەهلی دێهات خەریکی ئەوە بوون کە توتنی خوردە بەکاربێنن، یعنی ئەوە سەهلتر بوو بۆیان چونکی بوو بەڵام پارەی کەمتر بوو، بەڵام توتنی سامسۆنیش ئەوە توتنیەکی تایبەتی بووایە. بەڵێ وەکو بزانی حکوومەت کە ئەو کاتە کۆی ئەکرد و بۆ کوێیانە برد؟ قوربان حکوومەت ئەیا بە چەند معمەلێک هەبوو لە بەغا، ئەو معمەلانە ئەو توتنانیان ئەکڕی و ئەیان کرد بە جگەرە. مەسەلەن یەکێ لەو کەسانەی کە توتنی سامسۆنگ و ئەوانەیە کڕی عەبدوڵڵا لوتفی بوو. ئەو عەبدوڵڵا لوتفی هینی هەبوو، یعنی معمەلی جگەرەی تورکیای هەبوو. لە تورکیا؟ لە بەغا پیانە و جگەرەی تورکیا. باشە، پرسیارەکەی من ئەوەیە، جەنابی ڕەحمەتی باوکێ بەڵێ میرزا سەعید لە ئەسڵا خەڵکی شوێ؟ باوکم لە ئەسڵا خەڵکی مانتیقەی سیوێلە، لە وەکو لێم بیستووە. تەبعاً من هەر کە باوکم دیوە لە سلەیمانیە بووە، لەبەرەوە لە پێش ئەوە لە دەی مۆبڕە بووە. ئەنجا ئەو وەختە باپیرم فەقێ مەحموو، کاڵێم فەقێ مەحموو فەقێ نەبووە، فەقێ عالمێکی دینی بووە، وەکو عەلی کەمالی پورزام و دکتۆر برایمی مامی خێزانەکەم وەسفی ئەکەن، ئەڵێن عالمێکی زۆر زۆر گەورە بووە و حتا دەستی شیعریشی هەبووە لە دیوەخانی ڕەسافی و ئەمانە زۆر شیعری وتۆ. بەڵام لە ئەسڵا خەڵکی موبڕن؟ لە ئەسڵا باوکم خەڵکی منتەقەی سیوێلە، بەڵام بەتایبەتی موبڕە. باشە، ئەی دایکێ؟ دایکم ناوی شەمسەخانی سەعی حەمەفەنیا. باشە، وەکو بیستە بێتی چۆن ئەمانە یەکتریان ناسیوە؟ ئەویش خەڵکی موبڕە بوو؟ وەڵڵاهی خەڵکی موبڕە نەبووە، بەس باوکم دایما ئەگەڕا بۆ یەکێکەوە ناوار بێ، یعنی خەڵکی سلەیمانی بێ یا خەڵکی مانتیقەی شارباژێر بێ. اینجا لەبەرەوە دایکم یعنی دایکمی بەدڵا چۆ و ئەو خێرەشی تیا بۆ ئێوە لە دایک بوو؟ بەڵێ ئەوەش بێت لە دایک بە. کاک محەممەد، ئەم وێنەیە چییە؟ ئەم وێنەی دایکمە بەڕەحمە بێ، لە مەسیفی سەلاحەددین بووین، لەوێ ئۆتۆمبیلیشم هەبوو. ئەمە ئۆتۆمبیلی جەنابتە؟ ئەمە ئۆتۆمبیلی منام. بەڵێ. چی بووە ئۆتۆمبیل؟ لە ناوی چی بوو؟ شۆفەرلێت بوو. شۆفەرلێت. بەڵێ. کەواتە باسێکی ئەوەمان بۆ بکە، باوکێ تۆ چەند ساڵی وەفاتی کرد؟ تۆ چەند ساڵی کە دایکێ وەفاتی کرد؟ من باش طبعا لە بیرم وێت و لە تازیەکە حاضر بووم. باوکم لە 1972 ئەمری خۆی کردووە. جەنابی باوکێ؟ بەڵێ. ئەی دایکێ؟ دایکم لە پێش باوکمان ئەمری خۆی کردووە. ئەو پێشتر وەفاتی؟ بەڵێ پێشتر وەفاتی کرد. پەیوەندی جەنابە چۆن بوو لەگەڵ دایک و باوکێ؟ پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ یانە؟ وەڵاهی من ئەوەنگەم مطیعی باوکم و دایکم بووم لە هەموو شتێکە، دائیمە یارمەتی ماون کە وەختێک شاوم کردەوە و دنیام ناسی، یعنی لە باوک و دایک بە نرختر نییە لە دنیا، لەبەرەوە فرسەت بوو بۆ من کە بتوانم یارمەتیان بم کە بتوانم خزمەتیان بکەم. بەڵێ. کاک محەممەد، تۆ کاک مستەفا و کاک جەلال، بەڵێ، سێ برا بووین. هەر تۆ بووی بە دەرەجەدار بە پلەدار لە وەزیفەیە؟ من ئەوی ڕاستی بێ من و مستەفای برام بە یەکەوە چوینە مەکتەب. مستەفای برام لە من 2 ساڵ لە من گەورەتر بوو. ئەو وەختە
مستەفای برام لە ئیبتیداییە بوو هەتا سنفی 6 تقریبا من ساڵێ لە دوای ئەوە بووم لە مەکتەبە بەڵام ئەو کە دەرچوو لە ئیبتیدایی چوە متەوەستەی سلەیمانی تقریبا هەتا سنفی 3 خوێن ئیتر وازی لە مەکتەب هێنا چوو بەرەو کاسبی ئەڕۆی حەزی لە کاسبیە کرد. کاک جەلالیش ئەوی ڕاستی بێ کە ثانەوی تەواو کرد چووە کولیەی تیجارە و اقتصاد یعنی تقریبا برادری هەبوو لەگەڵ فاروقی مەلا مستەفا و ئەوانە مەجموعەیەک بوون بەیەکەوە برادر بوون. ئەم وێنەیە کێوشێن ئەم وێنەیە منم کامیان جەناب ئەوەڵ قات لە بەرایان ئەوەی قاتی لە بەرایە ئەوەی شەرواڵ و سارخانیشی لە بەرایە مستەفا بوو ئەمەی تریشیان مناڵ بوو جەلال کاجلالە ئەمە وێنەیەکە لە جژنی قوربانی ساڵی 45 گیراوە لە مزگەوتی گەڕێکی خۆمان بەڵێ کام مزگەوت مزگەوتی پیانەوە مزگەوتی دەرگەزێر لەکوێ بوو لە ناو بازاڕە بوو دەرگایەکی ئەچوە سەر ناو بازار لە قەیسەری نەقیبەوە دەرگایەکیشی بۆ کۆڵانەکە بۆ ئێمە بوو. جەنابتان کەی چوونە مەکتەب؟ من لە ساڵی 1935 لە مەکتەب بووم. ئەم وێنەیە وێنەی کێوکێیە ئەو دەمانچەیە بۆچی دەمانچەکە وێنەی بۆ جوانیە یان نەوەڵڵا ئەمە ئەوەڵ وێنەیە کە گیراوە من و مستەفای برام ئەو حەزی دائیمە لە دەمانچە و سیوا کرد بیکا بەقەیە بەڵام بۆ ڕەسم بۆ ڕەسم زیاتر یاساغ بوو بەڵێ یاساغ بوو لە دەوڵەت ڕێگەی نایە بەڵێ بەتایبەتی بۆ مناڵێکی هەرزە ئەوەی تریشیان خۆمم بۆ مناڵێکی هەرزەش لەو کاتەیە جایز جایز نەبوو دەمانچە هەڵگیرێ نەباش. جەنابتان لەوە ئەچێ سەرەتای ژیانتان تێر و تەسەل بوون لە سای خواوە یعنی ئێمە تێر و تەسەلێکی وا بووین کە باوکم کاسب بوو دائیمە چی دەستکەوتایە بۆ ئێمەی سەرفە کرد بۆ خواردن خانووی خۆمان هەبوو لە سلەیمانیە هەر لە دەرگەزێن عیبارەت بوو لە ئەو گەڕەکەی ئێمە عیبارەت بوو لە 15 خانوو ئێمە لە ئاخر ماڵ بووین ئەوەڵ ماڵیش ماڵی کاکە حەمەی ئەمینی عەتار بوو کە خاڵی بابا عەلی و شێخانە. باشە کاک محەممەد من ئەمەوێ پرسیارێ بکەم زۆر مشتۆمڕ هەیە لەسەر وشەی دەرگەزێن مەڵێ لای تۆ دەرگەزێن بە معنaa چی ئەگەیەنێ لە چیوە هاتووە ئەم ناوە؟ وەڵڵاهی منیش ئەوی ڕاستی بێ معناکەی زۆر بە باشی ناتوانم بڵێم ئەمە لەوە هاتووە. قسمێک ئەیانوت ئەمە دەرگەزێن نییە دەرگای زێرە دەرگا زێرە بۆ بە دەرگەزێن قسمێکی ژایانگو نە ئەمە هەر چونکی چەند دەرگایەک بووە دەرگاکان بۆ بە دەرگەزێن. ئەی چیرۆکێکەیە باسیەوە کاکە کۆمەڵی خەڵک لە دەوروبەری کرماشان شوێنێکیان هەبووە دێیەک ناوچەیەک کە پێوتراوە دەرگەزێن ئەوان لێەوە هاتوون و لەو شوێنە نیشتەجێ بوون و هەر ناویشیان ناوەتەوە دەرگەزێن. قوربانگیان ئەم هینە ئەم حکایەتە وەکو من بیستومە ئەساسەن باپیرە گەورەی من کە فەقێ حاجی وەزمان بووە هاتوون لە مەنتیقەی قەڵاچۆلانەوە هاتوون بۆ ئەم مەنتیقەی سلەیمانی هاتوون بە گوریس زەویان بەش کردووە لە بینی خۆیانە و ئەو خانوویان لەسەر کردووە. بەڵێ ئەمەوێ من بۆیە باسیەوەم کرد کە لەوە ئەچێ خەڵکێکی بووە و دەوڵەمەند بوو بن ئەمە ستۆدیۆیە ئەم ڕسمەتی یاگرتووە؟ بەڵێ ئەمە ڕسمی منە من لە بەغا بووم پایسکلێکم کڕی بوو بۆ هاتووچۆی خۆم
هێناتەوە بۆ سلێمانی یان لە بەغا بوو هەر لە بەغا بووم ینی کاتە وێنەی لە بەغاگی ئەمێنەیە لە بەغاگیراوە ئەو کاتە کە لە کۆلێژی یاسا بوو نەخێر لە کۆلێژ نا لە متەوەستا بووم لە بەغدا بە سەردان چوو یعنی بە سەردان چووم بۆ ماڵی پورم بۆ ماڵی عەبدولقار خەزاز کە پورزایی قۆم بوون ئیتر ئەم وێنەیە لەوەی گیراوە چی بوو نەوعەتی ئەم پاسکیلە BSA پێهوت BSA بە چەند کڕی وەڵا کڕی بووم بە 15 دیناری ئەو وەختە زۆر بوو ئینگلیزی و ئەوانە بووە ئینگلیزی بوو بەڵێ حەزم لێ کرد ئەمەش وێنەیەکی کاک جەلالە بەڵێ بەڵام تقریبەن لە تەمەنێکی هەڵکشاوایە لە تەمەنێکی هەڵکشاوایە کە لە چانەوی تەواو کرد چووە کولیەی تیجارە و ئیقتصاد ئیتر ئەو وێنەیە لەو ساڵا گیراوە باش وێنەی زۆر جوان هەن کاک محەممەد بەڕاستی بەڵام من ئەمەوێ باسی ئەو ڕۆژگارانم بۆ بکەی کە جەنابێ لە متەوەستە بوویت بەڵێ لە متەوەستە لە ئامادەی بەڵێ گەنجێکی چۆن بووی ئەتخوێندەوە وەڵا لە سەرچاوەکانی وەرگرتن بەڵێ لە ڕادیۆ من زۆرتر حەزم لە خوێندن زۆرە کرد بە پێچەوانەی مستەفای برام حەزی لە کەتابە دەکرد من حەزم لە خوێن نەکرد حتا لە سنفی چواری ئیبتیدایی بووم عەلا کولی کوڕێکە بۆ عوسمان خاریان پێ عوسمانی قاراغا ئەم کوڕە لە سنفی چوار بوو مامۆستایەکمان هەبوو ناوی نەزەتەفەنی بوو ئەم مامۆستایە حساب و حسابی پێوتین ڕۆژێک من زۆر مناڵ بووم ئەو وەختە ڕۆژێک فەڕاشەکە هات بە دوامە وتی بە مامۆستای وتی نەزەتەفەنی داوای حەمە پچکۆلەکە من پیانەوتم حەمە پچکۆل باش بچووکترین مناڵ بووم حتا لە کەشافە نەوعێک مال لەبەرە کرد ئیختلافی هەبوو لەگەڵ بەڵێ جلی ئێتە چوومە چنفەوە تەماشاکەم عوسمانی قاراغا ڕاوەستاوە پیاوێکی زۆر بەژن و باڵای درێژ بوو تەلەبە بوو بەڵێ منیان خستە سەر هینێک سەر ڕێحلەیەک وتی یەکێک بێ چووک بووم یەکێ بێ سەریخە چوومە سەر ڕێحلەکە سەر هینەکە وتی حەمە بچکۆل ئەو مەسەلەیەم بۆ حەڵکە نەزەتەفەنی پێیوتم منیش کتوپڕ دەستم کرد بە حەلبوونی مەسەلەکە لە حەقیقەتە تەواوم کرد بە بێ گیر و گرفت وتی کەوای لێ هات چەپڕەیەکی بۆ لێن چەپڕیان بۆ لێم وتی وەرە ئێستا زلەیەکیش لەم عوسمانەوە چونکی نەیزانی ئەو مەسەلەیە حەڵکە ژیری بە گەورەی بچووکی و باڵا ئەو شتانە نییە ڕاستە وایە ئەم وێنە ئەمانە چێن کاک ئەمە یەکێکیان ئەوەڵ کەس عەلی کەمالە کە پوزای منە دانیشتووە ئەمەی کە دانیشتووە ئەتوانم بڵێم گەورەی عائیلەکە بوو بۆ وەختی خۆی لە ئەستەموڵ بووە لە ئەستەموڵ مامێکم هەبووە کەریمی ناو بووە زابط بۆ لە جێشە زۆر یارمەتیاوە بۆ ئەوەی قبول بکرێ لە یەکێ لە کولیاتی حربی ئەوێ لە ئەستەموڵ لە پاشەوەی ئەستەموڵی تاوا کردووە هاتۆتەوە گەڕاوەتەوە بۆ سلەیمانی ئەمانی تر پورزای دایکی ئەو پوری منە باوکی منە یعنی خوشکی باوکتە بەڵێ پورزا ڕعناخان خوشکی باوکتە قوربان پوری باوکمە پوری باوکمە ئەمانی تر چێن لەگەڵ ئەمانی تر یەکیان محەمەی قەفتانی گەورە ئەمەی کە دانیشتووە لە تەنیش عەلی کەمالەوە ئەمەی لە سەروی کاک عەلی کەمالی ڕەحمەتیەوە ئەوە دکتۆرە ڕەحمانە باش کام دکتۆر ڕەحمان عەبدوڵڵا ئەمانە ئامۆزای هینن حاجی ڕەشی برازای حاجی ڕەشی سەعی قارەغان باشە ئەوەی ناوەڕاستە ئەوەی ناوەڕاست فەهمی قەفتانە ئەوەی تریان ئەویتان ئەوڵقار قەزازە ئەمێ باسێکی بەهەشتی عەلی کەمالم بۆ بکەی ئەم پیاوە
لە ئەستەمبول بووە کۆلێژی کولیە عسکەری تاوا کردو بەڵێ کۆلێژی جەنگ کولیە حربی تاوا کرد دوای هاتۆتەوە لەگەڵ ئەو ئەفسەرانی کە لە ئەستەمبول هاتنەوە وەکو ئەمین زەکی بەگ و لە پێش ئەمین زەکی بەگ و تۆفیق وابی لە پێش عەلی کەمالە گەیشتنە سلەیمانی هاتوونەتەوە بۆ سلەیمانی ئەوەی کە من بیستومە دەیان بەڵام عەلی کەمال کە وەختێک کۆلێجی عسکەری تاوا کردووە ویستێتی داخلی ببێ بە مەعاونی شورتە لە پاشە خزمەکان نانهێشتەوە توانە تۆ بۆچی ئەبی بە مەعاون شورتە و ئەبی بە ئەچیتە ئەو مەسلەکەەوە مەچۆرە ئەو مەسلەکەەوە دوا ڕۆژ بۆ تۆیە چونکی شاهدەی بەرز هێناوەتەوە ئەمانە ئەلا کولین ئەو وەختە عەلی کەمال تعین کراوە بۆ بە معاونی شورتە گوێی ناوەتە ئەو قسانە معاونی شورتە بۆ لە کۆیە دوایی نەقڵ بووە بۆ دیوانیە بۆ دیوانیە منەمەوێ بە ورتر باسی عەلی کەمال بکەیت چونکە خەڵک زۆر باسی چاکە و پیاوەتیەکە بەڵام ڕێگان بەجارێ با وچانێک وەربگرم خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان بەڵێ کاک محەممەد پێش وچانەکە وەربگرین باسی عەلی کەمالمان کرد ئەم کابراییتە دەوڵەمەند بوو بەڵێ کابرایەکی لە وەزیفە زۆر ئازا بوو زۆر نەقلی دیوانیە بوو لە خێزانەکەی ناوی کچی مەحموود سنەوی بوو مەحموود سنەوی هەر لە خۆیان لە ناوچەی سنەوە هاتبوون بۆیە پیانەوە سنەویەکان عایلەیەکی زۆر گەورە بوون ئەمیش کچێکی هەبووە ناوی فایقە بووە کە بوو بە خێزانی عەلی کەمال داوای کردووە بۆ بەنسیبی ئەو وەختە دایکی پور ئامینە خان لە لای بووە ئیتر تەفزیلی ئەوەی کردووە ئەو هیچ نەبێنێ لە پاش ماوەیەک ئەم پیاوە وازی لە وەزیفە هێناوە ئەڵێ کە وەختێ وازم لە وەزیفە هێنا پەنجەم ئەلەرجی کە ئیمزاکە بکەم بۆ ئەوەی کە ئیستیقالە بکە لە وەزیفە ئەڵێ پەنجەم ئەلەرجی بیرمە کردەوە من چۆن بژیم لە دنیا وەزیفەم نەبێ بەڵام بە جیرەکی خۆی و بە قابلیەتی خۆی هاتووە بووە بە نائب وێنەری سلەیمانی ئیتر بۆ بە ئەندامی پەرلەمانی ئەو کاتە ئەندامی پەرلەمان لە دوای ئەوەی کە بۆ بە ئەندامی پەرلەمان لەخەتا عیلاقاتی زۆری پەیا کردووە لەگەڵ خەڵقە بە تایبەتی ئەوانەی کە لە ئاهدی مەلەکیە ژیاون وەکو نووری ساعی و ئەم مەجموعانە سعی قەزا ئەمە بێجگە لە وەزیرە کوردەکانیش کە هاوڕێی بوون بێجگە لە وەزیرە کوردەکان هەموو هاوڕێی بوون وەکو تۆفیق وابی وەکو ئەمین زەکی بەگ ئەمانە لە پاشا بۆ منی ئەگەڕایەوە ئەیوت من بۆیە حەزم کردووە کاسپی بکەم و پارەم ببێ بۆیە بتوانم خزمەتی کوردی پێ بکەم جا من ئەمەوێ با کورتی پێم بڵێ ئەو ئاواتەی هاتە دی ئاواتی هاتە دی زۆر بە زیاوە هەرەوڵا بە زیاوە بەڵێ ئێمە درود بۆ جانی پاکیانێرین چونکە ئەوە خزمەتێکی زۆری کرد پارەکەی هەمووی دانا بۆ ئەوەی کەوا خزمەتی بەڵێ زۆر ئەم پیاوەکێ ئەم پیاوە ناوی دکتۆر ئیبراهیم حلمی مامی دایکی ئامانجا مامی خێزانەکەمە و لە عینی وەختە ئەم پیاوە پورزا باوکمە ئەمە بڕوانامەی دکتۆرای هێناوە بڕوانامەی دکتۆرای هێناوە لە باکتریۆلۆجی وەختی خۆی کە ئەووەڵ کەس بووە لە عێراقا کە ئەم نەوع شەهادەیە وەرگرتووە ساڵی 34 بەڵێ پیاوێکی هەتا بڵێ بەتوانە دوایی بوو بە معاونی مدیری عامی ئینحیسار باش کاک محەممەد ئەمانە چیە؟ ئەوە حاجی فەتاحی قاری سەعی قارەغایە ئەمەی دانیشتووە حاجی فەتاح باپیری خێزانەکەمە و لە عینی وەختە
ئەوەی ئەملا حاجێمینە مامی خێزانەکە حاجێمینی حاجی فەتاح. ئەم پیاوە چ پەیوەندیەکی بە پردی قلیاسانەوە هەیە؟ ئەم پیاوە حقیقەت زۆر خێرخوا بوو، ئەیان گێڕایەوە من نەمدیوە تەبعان دیومە، بەس من وام نەدیوەکو ئەی گەڕنەوە وەکو گوڕی داوێنی یعنی من دیومە پیاوێکی متەدەیینی ڕێک و پێک بووە و خێزانەکەشی ناوی عاسمەخان بووە کە پروتای باوکم بووە. ئەم پیاوە بەشداری کردووە لە دروستکردنی یەکەم جاری قلیاسان پردی قلیاسان؟ قوربان کابرایەکی تریش هەبووە وەکو سەرمایەدار بووە لە عین وەختە، پارەی هەبووە، ئەمیش پارەی هەبووە، هەردووکیان کۆمەکیان کردووە لە دروستکردنی ئەو پردا. بەڵام ئەم زۆرتر سەرپەرشتی ئەو پردەی کردووە، پردی قلیاسان کە زۆر مهم بووە لەو زەمانە بۆ هاتوچۆی وەکو خێرێکیش کرد، وەکو خێرێکیش. ئەم پیاوە ناوی سەعیبەگی حەجی ڕەسوڵ بەگە، باپیری خێزانەکەمە، وەکۆڵێ باوکی خەسوومە. باوکی خەسوومە. ئەمە لێرە سەربازە، زابتێکی لە زمانی عوسمانیە زابتێکی گەورە بووە. لە پاشەوە کە هاتووە ئەو کچەی هەبووە لوتفێخان کە خەسوومە زۆر احتیمامی پێکردووە و خێزانەکەشی ناوی عاسمەخان بووە. ئەم پیاوە هەر دەرچووی ئەستەموڵە؟ بەڵێ دەرچووی ئەستەموڵ. باش با بینە سەر زەمانی گەنجەتی جەنابێ. بەڵێ ئەو کاتی لەم تۆستە بووی چی دەخوێندەوە؟ ئەو شوێنە ئەو سەرچاوانی لە ڕادیۆی گوێ لێگرتن سیاسەت؟ لە حەقیقەتە من وەکو عەرزم کردی کابرایەک ئینسانێک بووم زۆر حەزم لە خوێن نەکرد، حەزمە کرد یعنی دراستەوە بکەم و حەزمە کرد تەعین ببم لە پاش سانەوی. من لە ساڵی 48 ئامادەیی و ناوەندی و سانەویم تەواو کردووە لە ساڵی 1940. لە دوای ئەوە چوومە دارالمعلمینی عالی بۆ فەرعی ئینگلیزی، من قبول کرام لە فەرعی ئینگلیزیە. لە دوایە هاتم ئاگای لێ نەبوو عەلی کەمال، وتم ئەمە پیاوە خەزممە و گەورەی عایلەکەشە، ئەچم پرسێکی پێ یەکەم ئەڵێم ئەچمەوە بۆ سلەیمانی کەفالەتی قسمی داخلیان نابوومێ کە بچم لە سلەیمانی تەزدیقی کەم. وەڵا چوومە لای وتی ئەوە تۆ لەکوێی کاکە من قاری پورم تەوسیە کردووە ئەڵێن محەممە هاتووە من تۆم نەدیوە. وتم کاکە عەلی من ئەچمەوە بۆ سلەیمانی ئیشێک کارێکە هەبێ، من ئێستا لە دارالمعلمینی عالی قبول کراوم لە فەرعی ئینگلیزی. وتی حەو دارالمعلمینی عالی چی؟ ئەبی بە معەلیم شەقێکە تێڵێن ئیتر دەستەوسان ئەمێنیتەوە هیچ نەوع تەقەدومێک ناکەی. ئەیوتم چی بکەم من؟ وتی تۆ بڕۆ بۆ کولیەی یاسا بۆ حقوق کۆلەیەکی زۆر معتەبەرە، وایە ئەوە هینێکی زۆر دوڕۆژێکی زۆر ئینتیزارت دەکات. منیش هاتمەوە پێم وتن بە ماڵی پورم بە ماڵی ئەوڕ کارخەزاز و ئەمانە، وتم عەلی کەمال ڕێیەکی وای هەیە. وتیان چۆن تۆ ئەوە دارالمعلمینی عالیە ملزەمە حکوومەت یعنی ئیلزامیە کە تەعینی بکا بە مدەڕس، ئەوە حقوق وانییە، حقوق 1200 تەلەبەی تایە، تێگەیشی زەحمەتە بوت. یۆم نایە قسەی ئەوان، چوم ئەوراقم سەحب کردەوە و تەقدیمم کرد بۆ کولیە حقوق. معدەلی تۆ لە ئامادەی چەنە بوو؟ لە پاش ئامادەی پێنج تەواو کرد کە پێنجم تەواو کرد من معدەلم 71 بوو. ئەگەر 75 بوومایە منیان نات بۆ بیعسا بۆ دەرەوەی وڵات. بەڵێ باشە. وەڵا ئیتر من حەقیقەت بە گوێرەی قسەی عەلی کەمال چوومە حقوق. 4 ساڵی ڕێک من بەبێ وچان بەبێ
مانەوە من کولیم تەواو کرد زۆر بەباشی بەڵام زۆر حەزم لە خوێندنەوە کرد من سرە ڕای ئەوەی کەوا ئەو کتێبانەی کە لە حقوقا مقرڕ بوو بیخوێنین سەر ڕای ئەوە مەسادرمان هەبوو کە ئوستازەکان ئێمەیان تەوجیه کرد ئەیگوو مەسەڵەن لە قانونی دەولی عامە فڵان مەزدەر بخوێننەوە لە قانونی دەولی خاسە ئەوە بخوێننەوە من هەموویم پەیڕەویە کرد ئەچووم لە مەکتەبەی عامە بوو لە بەغا ئەچووم کتێبەکان بخوێننەوە من ئەوەنگە حەزم لێە کرد یعنی تقریبا هیچ شتێک دەرناچوو لە ژێر دەسم کەوا یعنی هین بێت ئەم وێنەیە کێیە ئەمە ڕەفیقەکانی منن من لە یەکی حقوقا بووم ئەمە یەکیان سامی شوێنەکە بەردێکی سەرایە بەردێکی سەرایە یەکیان ناوی سامی حسێن نازم بوو بەڵێ مامۆستا حسێن ئەمەی لە دەستی ڕاستەوە یەکێکیشان عەبدوڕەحمان فەرەج ئەو ڕەحمانی مەلا فەرەج ئەوە بوو بە ڕەفیقم لە دراسا لەیکیشان عەبدوڵڵا شاڵی بوو لە ئەمریکا سەری ئەم سەریشان جەنابتی سەری ئەو سەر عەبدوڵڵا شاڵیە من لە تەنیش ئەو ڕەحمان فەرەجەوم ئەمەیان جەنابتی بەڵێ سێمیان لە ڕاستەوە جەنابتی بەڵێ ئەنجا ساڵی 52 جەنابتان ساڵی 52 کۆلێجی حقوقم تەواو کرد بە دەرەجەی متەوەسط نەک جەید ئەمە بڕوانامەکەتە ئەمە بڕوانامەکەم بەڵێ ئەنجا دوای ئەوە کە تەخەڕوجە کرد بەڵێ کە تەخەڕوجە کرد ئەنجا کە تەخەڕوجم کرد ساڵێک محاماتمە کرد بەسەر یعنی تەعین نەبووی تەعین نەبووم کوڕێکی ڕەفیقم کە لەگەڵ مابوو محەممەد ساڵح سعید ئەویش تەجیع کرد پێکەوە ببین بە شەریک المحامیان محەممەد سعید محمود و محەممەد ساڵح سعید لە دوایە ئەو حەزی لە تەعین وشتیوا کرد چونکی هیچ مەوریدمان نەبوو ئەوەڵ ساڵ بەو دەرەجەیە لە مەحاماتە چونکی سەلاحیاتیشمان کەم بوو بۆ هەموو شتێک نەمەتوانی داخلی زۆر دەعاوی ببم إلا أبوها 6 ساڵ بەسەر محاماتە تێپەڕیایە ئەنجا صلاحياتي مطلقا ورقة استاج وابع أي يتر تعين بوي تعين بو من تعين بو أو تعين بو شو حجي لا تعين أكل بو كاتب لتسوية لدوايا بوبا كاتبي أولا محكمة نقلي خدماتي كد من بهوي خدمة كان هو يارمتي ما كأوشتانا هموي يعني دوانا كويه أما شوينيشي جوانا كاك أما قربان لتمشمال بوم قام بوم جنابي محمود بيجي قولي وحسين بيجي سياجوز أو مجموعة هاتن بميواني مان بو تمشمال أوش كركان ما آمانجو كرمانجو لە بەردەمتانە دانیشت لە بەردەم باشە دوایی بەدرێژی سەر کوڕەکانێ بەڵێ خوا لێن نەسێنەیە خوا سەلامەتێک ئەنجا وەزیفەت بینیوە لە مدیر ناحیەتی و لە مدیر ناحیە 8 ساڵ مدیری ناحیە بووم ئەمە شوێنەیەکە ئەمە وێنەیەکە لە پاش ئەوەی کەوا 8 ساڵ مدیری ناحیە بووم داخلی دەورەی ئیعدادی قایم قامین بووم یەکسەر بۆ دوو مانگ لە دەورەکە دەرچووم یەکسەر کردمیان بە قایم قامی پشدەر لە پشدەرەوە قەڵاتجێ لە پشدەرەوە نەقڵ بووم بۆ پێنجین بە موقت لە دوایە تەشکیلاتی ئیداری هەمووی سەحب کرا بۆ ئەو وەختە من تەنسیب کرام بۆ مرکزی سلەیمانی بەعزی ئیشوکاری ناو سلەیمانیان پێ سپاردین وەکو چی پێڵەن دابشکردنی نەوت و بەنزین و ئاز و مەلەفی نەوتیانی ئەمانە ئەم وێنەیە شوێنێکی جوانە ئەمە وێنەیەکە من مدیری ناحیە بووم لە سوورداش ئەمە عەبدولموتەلیب ئەمینە متصەرفی سلەیمانی بوو لەو وەختە زۆر یعنی تەقدیری منیە کرد خاستن من دائیمە کە مدیر ناحیە بووم زۆر ریپۆرت و ئەوانە منووسی لەسەر وەزعیەتی ناحیەکە یەکێک لەوانە ڕێگایەک لە سلەیمانیەوە بکرێ بۆ
بۆ سەرگەڵوو ڕێگا عەبدولموتەڵیب ئەمین یاندی بشوێنمە وتی ئەم ڕێگایە بۆچی تۆ ئیختراعی کردووە ببێ بە ڕێگا جادەی بۆ بچێ وتم وەڵاهی من حەزەکەم ئەمە تۆزێک منتیقەکە زۆر یعنی ڕێگا و بوانی بۆ ناچێت و منتیقەیەکی زۆر مهمە وتی ئێستا بەهاییەکان بزانن بەهاوڵا بزانن خەڵاتت دەکەن و تێگەیشتی زۆر تەقدیرت دەکەن ئەترسم لەبەر ئەوان لەبەر ئەشکەوتی بەهاوڵا تۆ عینێکرد بێن ئیتر لە ڕاستیا تۆش هەر مەبەستە ئەوە بوو نەوەڵڵا من بەسم ئەوە نەبوو بەوەستم ئەوە بوو ئەو ڕێگایە بکرێتەوە بۆ کراسەوە ئەلحەمدولای بەزیابێ بەهۆی حکوومەتی یاریمە کوردستان و زۆر شتمان هەیە ئەمە ژوێنێکی جوانە لە شامیە بووم قایمقام بووم ئەمە حاکمی شامیەیە ناوەڕاستەکەی منم ئەمەی با بڵێن کە ڕووی کردوێتە تۆ حاکمی ئەوێ بەڵێ ناوی ئەبوو حسێن علی حسێن العەجام باشە ئەوەی کە ڕۆنی عەجام ئەفرۆشت ڕۆنی عەجام ئەو ماڵە زۆر عائیلەیەکی ڕێک و پێک بوون ناوەڕاستیش من بووم ئەوش معاونی شوڕتە بوو چی ئامۆژگاریەکت هەیە بۆ هەموو ئەو ئینسانانی کە مۆزەف ئەبێ چۆن بێ ئەمە ژوێنێکی جوانە بەڵێ ئەوە مەسیفی سەلاحەددینە منم عەلادین مەحمووە کە متصەرفی هەولێر بوو محسین دزەیە ئەمەی ناوەڕاستیان ئەمە ناوەڕاست عەلادین مەحموو ئەمەیان محسین دزەیە بوو وەختە مەحامی بوو ئەوەیشیان ئەحمەی حاجی فەقیی شاڵی بوو ئەمری خوای کرد قایمقام بوو لە شەقڵاو من پرسیارەکەم ئەوە بوو بەڵێ قوربان تۆ ئەزمونێکی زۆری ئیداریت هەیە بەڵێ پێت خۆشە ئێستا لە سای حکوومەتی هەرێمی کوردستان مۆزەف ئەبێ مواسەفاتی مۆزەفێکی ئیشکەرچی بێ بەڵێ سوالێکی زۆر گرنگە بەنسبەت منەوە چونکی من ئیشەکەم ئیدارە بوو جیشکی 25 ساڵ لە ئیدارا بوو لە پاشە سەروەتێکی خوبرە و هینم پیا کردبوو لە ئیدارە ئەجا کە چوون بۆ ناوچەی جنوب بڵێن لەوێ یعنی بەڕاستی لە ئەوەڵەوە خەڵقەکە چوو بوون هەوریان نابوو قایمقامەکان نەقڵ نەبێ من نەقڵ بووم بە جێگای ئەو بەڵام ئەویان خۆشەویست دوایی وەزیری داخلی پێی وتبوون من یەکێکتان بۆ ئەنێرەم عەبدولەتیف دراجی بوو بەڕەحمە بێ من یەکێک ئەناسم ئەینێرم بۆ ئەوێ لێی ڕازیە بن بڕۆنەوە بۆ جێگای خۆتان ئیجاب ناکە کە چوون بۆ ئەوێ لە حەقەتە تەلەفۆنم کرد ئەوە ڕۆژ بۆ محافزی دیوانیە چونکی ئێمە تابعی دیوانیە بوون خەلیل ئیسماعیلی ناوبوو عەسکەری بوو وتم یەم ئەمەیە تەعاروف بکەین و بەعزی تەوجیهاتی ئەگەر هەبێ لە ئیدارە وەڵا پێی وتم تۆ مەیە من یەم بۆلات کە هات وتی معاونی شورتە هی ئەوێ لەگەڵ معاونی ئەمن هەردووکیان قسەیان کردبوو بە یەک لی پرسین وتی محەرەم بوو فەیەزانیش هەبوو فەیەزانی ئەو شوێنانە وەکو شیر هەڵەچوو ئەوە خەتەر بوو وتی تۆ مەیە باش وەڵا پێی وتم بێ ئەوەی سوال لە من بکە هەر چوارمان ئەڕۆژین بەرەو ئەوەی کەوە یعنی ئێمە تەماشای وەزعی فەیەزان و ئەوانە بکەین سؤالي لا معاوني شرطة كروتي شلون فاضل الرادود وتي سيدي إذا يجي إلى هالمنطقة أذب بشط الشامية من قسم نكد دوهم معاوني أمن جوابي أيوه وتي سيدي أني أجيب حبل أخونقة ما أخليه نهائيا يكون هنا منيش رأسا وتم راوستن وتیان چییە مەسەڕی وتی چییە وتم من ئەم دوانە مناوێ چونکی ئەمە یەکێکیان
بەبێ قانون بەبێ هین تێگەیشی خەڵق ئەخنکێنێ یەکێکیش خەڵقا خاتە شەتی شامیەوە من نامەوە ئەوە وتی ئاخر تۆ کوردی لە شیمالەوە هاتووی بەو تعبیرە عادات و تەقالیدی ئێرە شارەزانیت بۆیە پێ دەڵێن ئەو قسەیە وتم ئەگەر من وەزارەتی داخلیە نەیزانیە قابلیەتمەیە نێناتم بۆ ئێرە جا لەبەرەوە من مەسئولی ئەوەڵم لەم قەزایە لە هەموو ڕوویەکەوە ئەمانە ژێردەستی منن معاونی ئەمن و معاونی شۆرتا من چی ئەڵێم تەنفیزی ئەەکەواتە ئەمەوێ ئەوە بڵێ کە ئەبێ کەسێک کە با بڵێن لە ئیدارە ئیشکا ئەبێ پیاوێکی بە تەحمل بێ ئەبێ نەزیە بێ ئەبێ ئەو ئەو ماسەفاتانم ئەگەر بە کورتی پێ بڵێ بەوەی فریا هەندێوێنێت تریش بکەیت نهائیەن مۆزەفی ئیداری ئەبێ زۆر پاک بێ لە پێش هەموو شتێکە و هەروەها قابلیەتی هەبێ لە ئیدارە ئیدارە شتێکە وەکو خەڵق باسیەکات علم و فەن اینجا لەبەر ئەوە ئیدارە شتێک نییە لە باخەڵتەوە بێنیتە دەرەوە قابلیەتە مەوهیبەیە ئەگەر مەوهیبە هەبوو ئەتوانی ببی بە مۆزەفی ئیداری اینجا بەچی ئەبی بە ئەخلاق ئەخلاق ئەبێ بەرز بێ ئەبێ قانون حەقپەرست بی قانون بپەرستی ئەبێ فەرقی دەوڵەمەند و فەقیر نەکەی میلەت ئامانەتێکە لەژێر دەستی تووە ئەبێ بە هەموو نەوعی خزمەتیان بکەیت ئەبێ بە هەموو هەوڵ بەی ناوچەکە بەرز بێتەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی حتا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی تعلیمیەوە کۆمەڵایەتیەوە ئیجتیماعیەوە لە هەموو ڕوویەکەوە ئەم وێنەی ئەو سەردەمەیەکە لە بەڵێ ئەوە لە شامیە بووم هەر لە مەجلیسی ئیدارەیە ئەم لە منم ئەوەڵ کەس دوایی معاونی شورتەیە دوای یەکێک لە ئاعضای مەجلیسی ئیدارەیە تێگەیشتی لە بەر سەرای کۆنی شامیە سەرایەکی تازیان دروست کردووە اینجا مامەستا محەممەد ببوورە ئەم وێنەیە ئەمە وێنەیەکە لە پاکستان گرتومانە ئێمە دەورەیەک بووین لە پاکستان پاکستان پێش ئەوەی ببێ بە شەرقی و غەربی پاکستانی غەربی ئێستا غەربی هینە پاکستانە جیاوان بۆ بە بەنگلادیش ئەوشان تران بەنگلادیشە ئەنجا ئەو وێنەیە ئێمە تقریبا 30 مدیر ناحیە بووین و ئیفادیان کردین بۆ پاکستان لە پاکستان فعالیات هەبوو لە فعالیاتە دائیمە ئیشتراکمە کرد من و ئەمید شت فێر بم چونکی سای خەزاز وەزیری داخلیە بوو بە ئێمەی وتی تۆ کە یەکە مواجهایی کردین وتی تۆ کە ئێستا لە کوردستانە ئیشەکەیت کە هاتیتەوە ئەبێ ئەو تەجروبانەی کە لە پاکستانایە بۆ بوژانەوەی دێهات 100,000 دێیان هەبوو ئەو تەجروبانە بێنیتەوە بۆ کوردستان باشە ئەمە یەکێک نییە لەو خولانەی کە بینی وتان بەڵێ ئەمە هینە ئەمە دەورەی پیانەوت دەورەی ئیعدادی قایمقامین پێشەوەی کە من ببم بە قایمقام ئەمە ئەو دەورەیە تقریبا 15 مدیری ناحیە بووین ئەوانەی دەرەجە ئولا بوون 6 ساڵ و بەرەو ژوور ئەوایە داخلی ئەو دەورەیە بووە ئەی ئەمەیان چییە کار ئەمە کە دەورەکەمان تەواو کرد ئەوانە ئەوەی پێشەوە وەزیری داخلیە ئەحمەد محەممەد یەحیا ئەمەی با بڵێن ئەوە خادی چاوشلیە بەڵێ حاجی چاوشلێ مدیری عامی داخلیە کە قاتل ڕەشەکەی لە بەرای وەزیرە وەزیری داخلیە بوو ئەمە ڕئیسی تەفتیشی ئیداری بوو ئەوانەش هەموو مدیری ناحیەن لە پشتەوە و لە پێشەوە ئەوەش منم ئەلەوێ ئەمەوێ پرسیارێکت لێ بکەم بەڵێ ئەم پیاوەکێ ئەمە خەزورمە لە ساڵی چلا ئەمری خوای کرد لە ساڵی چلا ناوی چیە؟ ناوی میرزا ڕەحمانی حاجی فەتاحی قارە باش خوا لێ خۆش بێ بەڵێ
ئەی ئەم ژنە سەرەیە ئەمە ژنە ئەمە خەسوومە دایکی ئامانجا لەتوێخانی کاتە دایکی سەبیحە خانە دایکی سەبیحە خانە بەڵێ ئەمە ئەم ژنە شخصیەتێکی هەبوو لە پاش مردنی خەزورم ئەو زیمانی دەستی گرت بەسەر ئەم کچانە هەشت کچ و کوڕێکیە بوو باشەکەواتە لە هەشت کچوو کە یەکێکیان با بڵێن هاوسەری و هاوژیانی جەنابتە تەنیا برایەکیان هەبووە بەڵێ ئەوە سەرداری میرزا ڕەحمانە مهندس بوو هەندسەی پێتاوە کرد لە پاشە بوو بە ڕئیسی مهندسین لە هینە لە نەقڵە وەزارەتی نەقڵ کەواتە ئەمە تاقانەی هەشت خوشک بووە بەڵێ تاقانە بوو ماوە ئەم لە ژیانە بەڵێ ماوەش ئێستا لەکوێیە ئێستا لە کەنەدەیە ژنەکەی ناوی پەروینخانە کچی عەلی خەزازە بەڵێ ئەنجا باسی ئەم وێنەیەمان بوو ئەم وێنەی خۆم و خێزانمە سەبیحە خان خێزانەکەم خزمی خۆمە مامۆستاش بوو بە مدیرەی مەکتەب وەختی خۆی عەلا کولی من زۆر مەمنونیم لە کتێبەکەشما ئیهدام کردووە فەخەرەیەکی بۆ ئەو مەمنونیتم بەیان کردو یعنی لەبەر خۆشەویستی یان لەبەر ئەوەی لەبەر ژیان کە وەختێک ئەو هاتووە من مدیری ناحیە بووم ڕۆژێ لە ڕۆژان متەزەمیر نەبووە ئەمە چییە ئەم لادێن ئاوی تایە و نەکارەبای تایە ئەوە هەمووی یارمەتیدان بۆ زۆر جەنابێ یارمەتی باشە ئێمە ماوەیەکی زۆر کەممان ماوە لە بەرنامەکە بۆیە حەزەکەم هەندێک وێنە هەیە نەفەوتێن ئەم وێنەی عائیلیە کە چوون بۆ لەندەن ئەمان کوڕەکانی منن هەر چواریان کچێکم هەبوو ئەوەش کچەکەمە ئەمەی لە تەنیشتی دایکی و مناڵەکەی لە باشدێرینی ناوە ئەمەش خێزانەکەتە ئەوەش خێزانەکەمە ئەمەش ژنی کوڕەکەمە کە ژنی ئامانجە باشە ئەمەش سامانە ئەمەش کاک سامانە ئەمەش ژنی شەرمنی ناوە کچی کاوس خەفتانە ژنی ڕەنجی کوڕمە خوا لێکتانەکە سەلامەتێک ئەی ئەم وێنەیە چییە زۆری شێمە بەس بوو ئەم وێنەیە ببین لە ئەمانە کێن ئەوە کەمالی عومەری مەلامینی ناوە خوشکە زای دایکی ئامانجە ئەمەش مەلیحەخانە خوشکی دۆم خوشکێتی ئەمەش ئەوەڵ خوشکێتی فاتمەخان ئێتر حەزم کرد ئەو وێنەیە باشە بەم تەمەنەوە تۆش و سەبیحە خانیش لەگەڵ هەموو ئەو کوردانی تاراوگە لە لەندەن بەشداری لە بۆنەکانی خۆمانەکەن لەوێ لە نەورۆز لە خۆپیشاندانێ لە ناڕەزاییەک لە شتێک لە هەموو بوارێکە من و خێزانەکەم زۆرتر من چونکی ئەم لەبەر ئیشوکاری مناڵ و ئەم نەوەشتانە زۆرتر من ئامادا بووم لە نەورۆزە لە کۆڕا لە ئینا و حەزم لە پرسیاریش دەکرد بۆچی سوالم لای کرد مەسەلەن هوشیار جێواری ڕۆژێکیان هات ئێمەی بینی حەزم کرد دایمە مەسئولی ئەوەڵی هین بوو ئەمە شیکێک نییە لەو چالاکیانە لەو ڕۆژگارێکە لەو چالاکیانە ئەوە لە ئینتیخاباتێک کرا ئەوە شێخ ئومێدی ناو بوو ئەمە من لەسەری ئەو سەرۆجایکی ئامانج و ئەمەش خێزانەکەی ئەو حاجی بەهار باشە ئەی ئەمانەشیان مامۆستا ئەمە کرماجی کوڕم کە ئێستا لێرەیە ئەوەشم خێزانەکەیەتی سلڤیای ناوە ئەوەش سێ مناڵی هەیە سلڤیا خان خەڵکی کوێیە خەڵکی ئەندەنۆسیە ئەندەنۆس کاتە تۆ چەند بووکە ئەندەنۆسیە بەڵێ لە بووکەکانی چەندیان ئەندەنۆسی دوانیان یەکێکیان بەڵێ ئەمانە شەر مناڵی کاگە مناڵی کرماجە باشە ئەمەش باسێکی ئەم دوو کاراکتەرەشمان بۆ بکەیت بەڵێ ئەمانە کێوچێت ئەمە سامانە کە زاوامە خۆش لەنجەخانە کە خێزانی ئەوە کچە تاقانەکەش هەرە کچە کاک سامان بردی ئەوە باشە
ئینشاڵڵا بەیەکەوە با سەلامەتەکەەوە کوڕێکی هەیە و کشێک دێرین ئێستا لە کولیەی طبی دانا بەڵێ ئەوش کوڕەکەیە ئەوەش کوڕەکەیەتی ئیمساڵ تەواویەکە باشە خوا بیان هێڵێ ئەمەش ئەمە نەورۆزە نەورۆز چوارەمین کوڕمە ئەوە ژنەکەیەتی جولیای ناوە ئەندەنۆسیە باشە بۆ ئەوەی کە بەڕاستی لێمان زویر نەبن ئەمانە ئەوەش ئامانجا لە ناوڕاستە ژنەکەیەتی خێزانەکەیەتی دوو کچی هەیە دوو کچی هەیە ئەڤین و لاڤە ئەوە لاڤەیە خوا بیان هێڵێ ئەمانەی چێن مامۆستا ئەمانەش کچەکانی ئامانجن ئەوەش خێزانەکەیەتی باشە من ئەمەوێ پرسیارێ بکەم بەڵێ قوربان وە لەو هیچ کاتێکمان بەدەستەوە نەماوە بەڵێ ئەم وێنەیە حەزەکەم ئەم وێنەیە جەنازەیەک بەڕێوە بن بەڵێ ئەمە چێ ئەو جەنازەیە جەنازەی عەلی کەمالە خوا لێ خۆش بوو عەلی کەمال کە عەمری خوای کرد زۆر زۆر دۆستی براهیم ئەحمەد بوو دایمە حەزی کرد یەکتری ببینن کە عەمری خوای کرد من ئیسرارم کرد زۆر زۆر ئانویست لە عەمان کوڕەکەی لە عەمان بوو سەباحی کوڕی ئانویست لە عەمان بینێژن من وتم ئیلا وەسیەتی کردووە عەلی کەمال ئەبێ ببرێتەوە بۆ سلەیمانی لەبەرەوە ناردمان بۆ عەمان جەنازەکە سەباح لەوێ وەریگرت بردیەوە هێنایەوە بۆ سلەیمانی بەڵام پێ نەوتین ئەمانەی شێوشێن کە بەڕێوەیە بن بەڵێ یەکەمیان سامانە سامان ئەمە یەکەمیان بەڵێ باشە ئەمە براهیم ئەحمەد یاری بەخێر بێ مستەفای برامە ئەوە منم ئەمەش فەرهای حاجەمینە ئەوش کەمالی سەبری بەگە کە ئاوەڵزاوی منە من دواوێنت پیشانەدەم لێرە بەڵێ پێشەوەشی من ئێرە بەجێبێڵم لەگەڵ بە ڕێستا وێنەیەکە گرین بەڵێ ئەم وێنەیەم بۆ باسکە ئەماکەین بە دوای وێنە ئەمە منم جەلال عەزیزە مامۆستا بەڕەحمە بێ غیاس ئەبوو نەورۆزی پێڵێن ڕئیسی مهندسین بوو لە وەزارەت وزارەتی ئەشغاڵ ئێمە لە کۆتایە زۆر زۆر سوپاسی جەناب دەکەین زۆر زۆر منیش سوپاسی جەناب دەکەم ئەزیێت کێشە بەڵام زۆر لە وێنەکان زۆربەی زۆری وێنەکان فریانەکەوتین بەداخەوە لە بەرەوەی قسەکانیش ئەوەندە شیرین بوون جێگەی بە هەندێک لە ڕسمەکان منیش ئومێدم وایە کە ئەو قسانەی من کردم جێگیر بێ بە دڵتان بوو بێ نەوەکە زۆر زۆر سپاس بۆ جەناب زۆر قسەم کرد بێ قوربان دانیشتن لەگەڵ تا زۆر زۆر خۆش گەلێک مەمنون خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان بکەن